لگلک دورین کردستانه جیان و تندرستیا همولاتیان بیا واتایا بازار پزیشک و درمان فروشین به وجدانه. گلک درمان فروش هنه که اجازه خواه بکره دادن. به دهان رپورتاج د میدیا د تینه بلاف کرن د درباره درمان قاچاق، درمان سخته و درمان بیسود ده. درمان جی وکو هر تشتی زندی وقتا گدمره چه دبه گلو مروب کار بینه. بله چاره چیه؟ کاورن ام هفره تماشای سیستم ولاتن خودی ازمونا دور و دریج د درمان فروشی دا بکن. لسوید زیادتری 500 ساله که درمانخانه هنه. روژا ایرو تکلید ناومن پزیشک و درمانخانه دا بچرنگیه. راچید بچرنگی تین نویساندن و بچرنگی تین صرف کرن. درمانخانه دکاره چه خدمتگزاریان جبلی درمانان پیشکش بکه. اگر درمان لمال دمره چلیته و اگر درمانخانه درمان بمره چه جدکن. اف پرس و چند پرسیدن لوی سنتروم آهان درمانخانه که خودی وی کردن اما به هفره روناک بکن. پشتی که مونوپولا سویده لسر درمان فروشی نما گلک کس بونه خودی درمانخانه. سعید آقایی و گلویج عبداللهزاده که جروجهلات کردستان نه خودی درمانخانه هالون بریانن لشارداریا سنوبیبری استکهلم. سعید و گلویج نبتناخوا لوی درمانخانه کار دکن. بوان را 3-4 کارمندین دنجی هنه. لدو سال لو پیش او کات که مونوپول لسر آپوتکی هل جرا یعنی ریکستاگ یا پارلمان دستوری دا که تنیا حکومت نبید که صاحبی داروخانه بيه منو قلاوش بيكوا ام داروخانه مان كريو داروخانه كي جيكو توكا ل 3 سال لو بيشور هرهبوا داروخانه ليره لم داروخانه 5-6 کس ایش دکین که اوانه که است حضوری هنه چون که قلاوجا که بيكوا ام داروخانه مان كريو هالي دستورانين بيشكي دير لبرشنال كان من أسترك من أول بلان بيشتر قلاوش درسي رسبتاريه خوندوا يعني لدواي دبيرستان 3 سال دانشگاه درسي خوندوا وأستر قلاوش 10 سال سابقي كاري هي أسترج هو هاد 10 سال سابقي كاري هي أويش هر 3 سال دواي لدانشگاه درسي خوندوا باربارك يشكل لبرشنال كان دي كمانا اویش سابقه کاری 10 ساله هیا و هروها اویش هر 3 سال درسی خوند ولی دانشگاه امان همو یعنی لو کلا بشتی رسپت یا نسخه ایش دکن همو اطلاعات و کنسکاپی اوشان هیا کلا بشتی رسپت فریش هر ایش بکن. ده هر درمانخانه که ده 3 جوره کارمند هنه. درمان ناس او کسی که 5 سالان خوندن لزانینگه دکه درمان فروش او جی لزانینگه دخونه لیتن 3 سالان او دکاره درمانان تیکل بکه و درمان براچت بفروشه. درمان فروش درمان براچت او کسی که تن سالونی وکی خوندن دکه. لگور قانون سویده تن درمان ناس دکاره سر سبه درگه درمان خانه وکه. هیچ داروخانه که حقینیت درکی بکاتەوە ببێ کە یەک دانە کەسێک کە بەشی ڕەسەپت دەکا یەک دانە فارماسێفت لێرە نەبێت یعنی یەک دانە تەکنیکەرێک کەسێک لێرە ئیش دەکات حەقینە دەرکەی ئەو داروخانەی بکاتەوە دەبێت یەک دانە فارماسێفت هەمیشە هەبێت. ڕۆژانە ئاگاداریên nû di derbarê dermanan de belav dibin dermanên nû derdikevin û herwiha dermanên germ dibin navên nû de derdikevin پێویستە کارمەندین دەرمانخانەیان هەردەم زانیاریین خۆیان نووتر بکەن. هەموو پەرسۆناڵ هەموو کارمەندەکان دەبێ هەوڵ بدەن ئێمە وەکو ساحەبی ئێرە هەم کەسەکەش بۆ خۆی هەوڵ بدە هەمیشە زانیاری خۆی بەرەتە سەر. ئێوە دەزانن کە هەمیشە دەرمانی تازە دێتە وڵات هەمیشە چ زانم
شتی دیکە کرێم دێ هەر شتێکی دیکە دێ خەڵکیش بخۆی هەم ئێستا دەستی ئاوڵەیە بە ئینتەرنێت و بە ڕۆژنامە و بە کتێب و زانستی خەڵکیش لەسەرەیە جگە لەوەش ئێمە وەکو کەسانێک کە لێرە سرویس دەدەین بە خەڵک دەبێ و زانیاری خۆمان بەرینە سەرێ جوابی پرسیاری خەڵک بتوانین بدەینەوە بۆیە حوتوی لە هەموو بە دوو حوت و جارێک هەر کەسە لە کەسانێکە لێرە ئیش دەکەن نیو سعات دەچەند خەریک دەبن ئەو شتانێکە تازەیە و دەبێ دەرمانی تازە هاتووانە بیخێنەوە بۆی کە زانستی خۆیان بەرنە سەرێ بتوانن یارمەتی چاتری مشتری بدەن ئەوە یانی یەکێک لە شتەکانی دەبێ بکرێ وەختێک ئەوانەی دێن کۆنتترۆل دەکەن لێکە مەسبەرکردەوە دەبێت نووسرا بێکە و کەسانە ینی وانین هەر هیچیان نەخێن بێتەوە di her dermanxaneyeke Swêdê de bi gelemperî sê beş hene. Yek, beşê dermanê braçêt. Di hindir vî beşî de ji bilî dermanên di qutikê xwe de cihê têkelkirina dermanan heye, sarincok ang û selece hene ewên ku taybet ji bo parastina dermanan in û qaseya dermanên parastina taybet heye. ئێمە لەو داڕوخانەمان لەوانەیە بینی 2500 تا 3000 دەرمانی جۆرا و جۆرمان هەیە لە زەختی ڕابگرە لە بۆ کۆلسترۆلی هەموو دەرمانێک بۆی کە بتوانین بە یارمەتی سیستمی داتاکەمان زوو بیبینینەوە مشتری مەحتەل نەبێت تەرتیبێکدان دراوە لەوێ مەسەڵەن ئەو دەرمانە نێوی لۆراتادین دەرمانی بۆ ئالێرگیە ئەمە لە داتاکەمان نووسیمانە کە لەو کۆمۆدەی لەو لۆدایەدا لە ژمارە سێ نێویان هەیە هەمووی ئەوانە نێوان هەیە بە ئەو بێ و سێ دەست پێ دەکەن هەر کامە ژمارەیەکیان هەیە دەڵم لە ژمارەی 25دا ئەمنە و دەرمانم هەیە لە داتاکە کاغەزێک وەردەگرم دێتە دەرێ کە ئەمنە و ژمارەیە دەسم لێرە بە پەلە دەیبینمەوە بۆ مشتری دەیدەمێت ئەوانە بەشیر بەڕاچێت بوو هێندێکی دیکەشمان هەیە دەرمانی تایبەتی خەوە دەرمانی مۆرفین و بڕێکشتی گرنگن کە نابێت لە دەرە بێت و لەوەرانە بێ دێرە دەڕامان گرتو ئەوانە هەموو شەوێ قفڵی دەکەن و بە کۆت دەکرێتەوە هەندێک دەرمانمان هەیە کە دەبێت لە سەلاجەیدا بێ شوێنەکەی سار بێ وەکو ئینسولین هەندێک شەربەتی کۆخە کرێم ئەو دوو سەلاجانەشمان ئیوانەیە ئەگە مشتێکمان هەیە چاوەڕەیە ئینسولینی بۆ بێ دەرمانی یاوای بۆ بێ ئەلێرە بە تایبەتی بە تەرتیبێکدان درراوە کە ئەلێرە ئی مشتریانە ئەوانی دیکەش داڕوخانەیە دەیان فرۆشین بۆیە هەموو شتێک نەزم و تەرتیبی هەیە بۆی کە بە چاکی ببیندرێتەوە تێکەڵ پێکەڵ نەبێ و دوتانی دوای کۆنتترۆلیکەی جگایەکی دیکەشمانەوەیە کە مشتری دەڵێن نەگە دەرمانەکەی نەبوو بۆی بەسەل دەکەین بە ئینتەرنێت و بەداتاکەی خۆمان ئەلێرە هەر کامە بە نێوی خۆیان لە ئایرا دەست پێ دەکا کەسێک نێوی ئەمینیە کەسێک نێوی بەهرامە لێرە دای دەنێن بۆ کە هەر بتوانین ئەگە مشتێکە هات دەرمانەکەی دەڵین ڕۆژی دوایەوەرە دێن هەڵی دەگرین دەیدێنن لێرە حازر و ئامادەیە بۆ مشتێکە شوێنێکی دیکەشمان هەیە کە دەرمانی ئی منداڵ کە پەنسیلین و شت وەردەگرن دەبێ دەگەڵ ئاوتێکەڵی کەی دوای بیدەی بە مشتری دەرمانەکە حازر نییە بە شێوەی حازر نییە بۆ خۆی بە سوورەتی پودرە پولڤێرە دە شوشەیەکدایە دەتوانیم یەکدانی بێنم پێتان نیشاندەم ئەو دەرمانانەوان هەیە کە زۆرتر بۆ منداڵە پەنسیلین و ئەنتیبیۆتیکە هەموو داڕوخانەیەکەم واپۆتێکی دەبێ ئەو شوێنەی بە جیاواز هەبێ ئاوی لێ نزیک بێ دەبێ ئاوی تایبەتی ئاوی مقەتەری ئاوی سترێلی هەبێ ئەگەر نەخۆش هاتە ئێرە تۆ ناتوانانی تێکەڵت کرد بێ دەبێ ئەگەر نەخۆشەکە هاتێرە بۆی تێکەڵ دەکەی لەسەری نووسراوە مەسەڵەن ئەوە 148 میلیلیتری ئاو بۆ تێدەکەی ئاوی بۆ تێدەکەی دەیدەی بە مشتری بۆیە ئەو قسمەتەشمان هەر دەبێ بە جیاواز بێ دەبێ خاوێن بێ ستریل بێ هەر کەس کە فارماسێک کە دەیداتێ دەبێت دەستکەشی دەستیکە دەستکەشی خاوێن دەستی پشووە ئەندازەی دەگرێ و دەیانووسێ ئەگە ئەو ئی منداڵان بڕێکمە لە سوی تایبەتی ترە زۆرتر کۆنتترۆل بەسەردا هەیە ئەوەی کە داومانە ئەوڕە بەو مشتری کاغەزێکی پێوەیە لە کاغەزەکەی دێنین لە دەفتەرێکی دیکە لە پەرمێکی ئاوە ئاوە لێرە لی دەدەین بۆیە کە ئەگە مشکلێک ساز بوو بێ ئەگەر ئاومان کەم تێکرد بێ زۆرمان تێکرد بێ غەڵەتمان دابێت ئەلێرە هەیە دوای دەتوانن بچن کۆنتترۆلیکەن کە بزانن چێ ئەو دەرمانەی تێکەڵ کردو چێ داوێتی بۆیە بۆ مەسەلەی منداڵیش دیسان هەر بڕێک تایبەتی ترە و کۆنتترۆلی زیاترە ئەوانە هەموو بە خاتری وەی کە فقط مشتری دەرمانی دروستی وەرگر پێ دەرمانی ڕاستی وەرگر پێ غەڵەتمان نەدابێتی ئەو کۆنتترۆلانە هەموو هەیە
يعني دولت زار صاليك زار حقيقية به هم داروخانك تاولك كأوانك دبه هي بهيتي يانيتي دنا دبه خوي تاكا دنا أجا زور مشكلاتي هبه دتوانا حقي داروخاني لبستنا ولا منو لسعيد بستنا وكدلان أوتان أو شيء بيكوا تفاهم ما كردو قرار و اوی بکنتان کردو حق تانیه و درمان بفروشن چونکی سلامتی نخوشان دخنه خطر. دو بشه درمان بیراچید. اف بشا وکریه و هر کس دکاره بخواه درمانن هل بجیره و بچه سر کاسه و بکره. درمانن دوی بشیده دا بشکرینه لگور جوره درمانن. درمان سریش و جانه، درمان شوبه، تایه و کخکه، درمان نسخی و پارستنا چرم، درمان جاو و گوه و بیولان، درمان زاروکان، ویتامین جور بجور و درمان دن. کارمندین وی بشی دکارن نصیحتان دوار وان درمانان دادن. هر وها بشک جوال درمانان لبنزینخانه و سوپرمارکتان تفروتن. سه درمانخانه اندا گلک تشت دنجی تنفروتن، هنک جوان تشتان پیوندی به تندرستی رهه، وکه صابون، شامپو، معجون ددانان، هنکانجی پیوندی یکسر به تندرستی رنینه وک درمان خجوان کرنه، بنیشت و آیس کریم و گلک تشتندن. اما دتوانین بخو ما شتی دیکش بیان بفروشین. مثلا استعما شتی میکاپ من هنا خجوان کردنه. او هفتوی پیشو با من هات. یعنی با هیچ پیشگیریک من لنا کنه مشتی بیانیم بخو من بفروشین. پیوزنا که همو 152 آپوتک که همو پیک و بلان اوکی و بفروشین. اما بخو من شتک پیمان ویا لو منطقي لو قركي خلق دعوة كان استالير لو سنترومي هيس كازنيا شتي ميكاب و يخوجوان كردن بفروشه اما كنت ما شتي تاكا خلقي زوري عم بيخوش يا واني نينو كان سورو انا دكن اوش من هنا او بخو من تايبتي دا يخوم انا بلا ما انا ببن نسخه جبلي واحر سي بشان قالك درمانخانين سويدي هنك خدمت گزاري دنجي پیشکش دکن وكا بيوانا زغطا خوينه انگو تانسيون تاقي كرنا هنك جوره حساسي و تاقي كرنا هنك نخوشين جرم. مثلا درمانخانه اما که قد لو پیش نبو اما فشاری خوینیش انداز دگرین. یعنی کسی که دیوی بزنه فشاری خوینی لچویا دتوانه بیل درمانخانه اما او بکن. که لو پیش نبو مثلا. اما رجعان سوام دکه او خلقانه که حساسن با پیاندلان آلرژیان هیا آلرژی. یا حساسن دتوان بسن درمانخانه ولی درمانخانه لو آزمایش بدن و بزن که آن حساسیت کن بتش دکه. وابدته ام درمانخانه نقش و رولی زورتر بنوین الدهاتو ده و زورتر تیب کوشه که جوابی بشه که زور لو نیازانه بداتوا که اتاکو استا شوینی دیگه کردویتی وابدته نویسا راچیتن کاغذ گلکی کم بویا پزیشک راچیتان د کمپیوتر خدا دنویسه او راچید دچه همو درمانخانه سویدره و تنه پیوسته تو ناسنامه خواه نشانی درمانخانه بدی و درمان خوارگری و تدکاری جبر کسی که دم وجی راچید صرف بکی گاوه کتا وکالتنامه هبه سیستمی تازه دیگه لیرش که البته زورش تازه نیست 2-3 سال دامزروا که دکتر نسخه کانی خوی راچید کانی خوی به سیستمی داتا دتوانه به همو 1200 داروخانه که لسویت هیا برای که یعنی اتو پیوز نکه یک دانه که قدیم لکاغذ دیان نوسی و دبای پید به بوی کپسی درمانه کد وگری او پیوز نکه هر دستی سالگرد میلاد رقمی میلادی خود باز دکی دبی کارت نشان دی کارت هویه و بشناسنامه یا پاسپورتی نشان ده که اتوی که امن نیم مثلا کس حقینه فیل بکای درمان بو کسی که دیگه بره دستی لبه باوی نشان داده دتوانه درمانه کد لحد زگایی که پت خوش به وری گری. یعنی از نکم هرم درمانی دایی که خوب کنی. دتوانی درمانی دایی که خود بکری با شرطی دایی که خود اجازه داده که وانه که نصیبه که اتو اجازه هی کری من درمانی من بوم بره. چون که لیره هر لولاتی لأوروپای او داندراو که همو کز حتی جنو مرد حقیان هیا تو نزانی مرد که درمانی سد بکردنی یا جنو که هر اگه پیخ بخوی پیخوش نبه یعنی من دالی من مثلا ده 18 سال سر و تره پیخوش نبزانه من دای کی بیم درمانه گین او حق خویتی او دولت همو او ولاته
ئۆکەی دەکەن و دەڵێن حەقی خۆیەتی وا بکە بەڵام ئەگە هەویەی خۆی یا کاغەزێک بنووسێکە ئەمن دایکی من برای من یا خزمی من زیرانی من ئەمن ئەو کەسەم و ئەمن نەخۆشم لە ماڵێم ناتوانم دەرمانەکەم بێنم دێ بۆ داروخانەی دەبێت خۆشین بزانین بۆ خۆی چێە لە داتای دەینووسین لە سیستمی کامپیوتەر دەبێت بزانین ڕۆژێکگە پرسیانەوە ئەو کەسە کوتی ئەو دەرمانە ئەمن نەمکتۆ بۆم بێنە ئەوە غەڵەتان داوە بتوانم ینی لێپرسینەوە هەمیشە دەبێت ئەو ئیمکانە بۆی هەیە. Ku yek ji dermanên raçêtê li dermanxaneyê tune be, dermanxane di hindir 24 saatan da peyda dike. 24 saat tul dikêşe. Ve 24 saat dermanên tune bûye. Gava ku mirov diçe dermanxaneyê, jimareya sirê werdigire, nasnameya xwe nîşan dide û dermanfiroş şêweyê bikaranîna wî dermanî zelal dike. Kaxezeke taybet li ser her dermanekî dide, navê xwediyê dermên, navê dermanfiroş, çawa bikartê û nirxê dermên li ser nivîsiye. ئەوەی کە دەبێ نێوی کەسەکە و نێوی دەرمانەکە و هەموو شتێکی دێدا هەبێ لەو دەستگای دێتە دەرێ دەینووسێ بۆمان دەبێ هەموو دەرمان ئەوەش دەرمانی کەسەکەیە هەڵی دەگریت دەبێ لێرە لی دەی چەندەی دەبێ بەکاربێنێ ڕۆژێ نێوی دەرمانەکەی نێوی دکتورەکەی چ داروخانەیەکەوەی چ ئاپۆتێکێکەوەی کردووە ئەو کەسەی کە گوچێندی کردو یارمەتی کردو فارماسێفتەکە ئێستا ئاستێر لێرە بۆ دەبێ ئیوی بێ ئەگە مشکلێک بێتە پێشە دوایی دەزانن کە ئەو برادرە ئاستێر بۆ گەلاوێژ نەبووە یا باربەرانە بۆ کەسێکی دیکە بۆیە کە بتوان هەمیشە دوایی وە دوای کەون کە لە چۆ مشکلێک ڕووی داوە شتێک بە خراپ ڕۆشتە پێشێ دەبێ ئەوانەی هەموو پێوە بێ ئەوە دەبێ هەموو ئاپۆتێکێک لە سوێد هەی بێ نێوی دەرمانەکەی دوایە تاریخەکەی کە ئەوە ئەمە حەقمان نییە دەرمان بفرۆشین کە کەمتر لە 3 مانگ تەمەنی مابێ 3 مانگ دەبێ حتمما هەبێ دەنا حەقت نییە تۆ بیفرۆشی. Hinek cure derman hene ku xwediyê wan pir pîrin yan jî hişê wan kêmin û nayê bîra wan bê rojê çend heban û çend caran dê bixwe, fabrîk ji wan re dermanê wan dabeş dike. اوکی هذا برا اما ئێستا دەرمانمان بۆ هاتۆ هەندێک کەسمان هەیە لە سوید کە پیرن ناتوان دەرمانەکانی خۆیان بۆ خۆیان هەڵگرن و بزانین چه هەیە شوێنێکە نێوی دووسە ئاپۆتێکت ئێستا منەوەی دەکەمەوە پێتان نیشان دەدەم دەرمانەکانیان لە مەرکەزێک لە شوێنێک بۆیان پۆسەی چکۆلە داوێن ئەوە بەشی حوتویەک دەرمانیان بۆ داناوە ڕۆژی پێنجشەممە ساعات 8 بەیانی ئەو چواردانە دەرمانانەکە ئەوە نێوی کەسەکەی لەسرە چەندە دەبێ پارە بدە ئەوانە هەموویشە دەبێت نێوی نەخۆش دیاری بکات و ناتوانانی هەروە شانس بکەیت دەرمانەکانیان بۆیان دێرە هاویشتۆ ساعت 8 بەیانی ئەوەی دەردڕێنێ پیرە بخۆی نازانێت دەرمانەکانی چیە ئەو چوار دەرمانانی دەبێت 8 بەیانی بخوا ساعت 8 شەوێ دەبێت ئەو دوانە بخوا بۆیان جیاواز کردوتەوە بەشی حوتۆکی دێ دەرمانەکەی لێرە لە ئاپۆتێکی ئێمە دەیبا ئەمە ئەوانە هەموو دەکەینەوە نێوی خوان هەیە لە پشتەوە کە هاتن بە نێوی خوان هەڵی دەگریدایان دێ ئەوانە بە پۆست لەو شوێنەی ڕابۆماندێن لەو شوێنەی لە ستۆکۆڵم 2 جێگا هەیە کەوەی دەکەن لە مرکزێک را بۆ ئێمە دێ ئەگەر دەرمانێ براچێت چ قاسی بها بە یان jî pêwîstiya nisaq bi gelek dermanan hebe di hindir salekê de tenê mirov 10,200 krona dide yê zêde dewlet dide kompanyayên dermanan gava ku dermanekî peyda dikin mafê wan heye ku bi tena xwe wî dermanî çêbikin lê piştî 5 salan her kompanyayek dikare hevrekiyê bike û heman derman bi navekî din û nirxekî erzantir çêbike dermanên bi heman naverokê û nirxên cur bi cur gelekin wek nimûne hebê serêşê parasîtemol alvidon pamol û panodîl yek naveroke lê nirxa wan ne wek hebin divir de girîngê dermanfiroş dermanê erzan pêşniyaz bike یعنی هەموو کەس فەقیر و دەوڵەمەند لێرە ئێستا و ساڵ زیادیان کردو بەڵام شتێکیان داناوە کە تا 2200 کڕۆن لەو ساڵدا دەرمانت ئەگە کڕی باقێکەی دوایی بۆ 12 مانگان تۆ دەرمانەکە پارە نادەی بەلاشە چگە لە یەک دوو دەرمانەکە وەکو دەرمانی
کۆخە و هەندێک دەرمانی گوێ و هەندێک شتیاوە حوتەش دانەیە دەنا هەرچی دەرمانی دیکە بۆ هەموو کەس فەقیر و دەوڵەمەند دوای کە 2200 کڕۆن دەرمانی کڕی ئەگەر ئەو دەرمان 2200شی بە 2 مانگدا 10 مانگی دیکە دەرمانەکەی بەلاشە ئەگەر ئەو دەرمانەکەی هەرزان بوو مەسەلەن بە 8 مانگان 2200ەکەی پڕ کردەوە باقی مانگەکەی مەسەم 4 مانگەکەی دوایی بەلاش وەردەگرێت بەڵێ لێرە ئەو سیستمەیانداناوە کە ینی هیچ خەڵک زۆر تووشی مشکلی نابێت نەخۆشی سەیری هەبێت دەرمانی مشکلی دەرمان کڕینی نابێت بەشێکی ئێستا کە خەڵک کەمێک ناڕازین ئەوەیە کە دەوڵەت شتێکی داناوە مرکزێکی داناوە سنترۆمێکی داناوە بە نێوی TLV دەوڵەت هەوڵ دەدا ئەو شەریکانەی کە چەند شەریکە هەر یەک دەرمان دروست دەکەن مەسەلەن هەرەوەی کە باست کرد ئالبێدۆن و پاراسێتامۆل و ینی یەک دەرمانی سەرێشە 4 شەریکەی جۆرا-جۆر دەیدەن بۆیە کە خەرجی زۆر نەبێ بۆ خەڵکی دەوڵەت فشاریان بۆ دێنێ حکوومەت فشاریان بۆ دێنێ کە قیمەتەکانیان بێتن خوارێ بۆیە لە داروخانەی ئێمە دەبێت ئەو دەرمانێک کە لە هەمان هەرزانترە بیفرۆشین بۆ مشتری یا پێی بڵین نەگەوەی کە بە زۆر پێی دەڵێن ئەوەشمان هەیە ئەوەشمان هەیە هەردووکشان یەکشتن چاهات پێ باشە دەتەوێت ئەوەی بکڕی ئەوەی بکڕی بۆیە کە ئەو شەریکە گەورانە مەجبورکەن قیمەتەکانیان بێن نەخوارێ بەڵام ئەوە هەرەوە نییە فقط بیان هەوێ قیمەت نەخوارە ئەوانە ینی هەموو کۆنتترۆل کراون هەموو بە تاقی کراونەوە کە 100% هەر یەک دەرمانە ینی ئەوە نییە کە بیان هەوێ هەرزانتر بفرۆشن وەختێ دەڵەن دەرمانەکە یەک ئەسەری هەیە و بۆ یەک شت باشە بۆچی خەڵک دەرمانی گرانتر بکڕێت جارنا هەنێک جۆرە دەرمان هەنە کو لە هەڤ ناکن و نابێ بە هەڤرە بێنە خوارن ji ber wê jî giring e pizîşk ji nesaxan bipirse ka ew çi dermanî berê bikartînin yan jî hesasiya wan beramber çi dermanî heye. Gava ku pizîşk vê yekê ji bîr bike û dermanên neguncav binivîsîne wê gavê dermannas dikare bibîne hem bi ezmûna xwe û hem jî kompyûterên dermanxaneyan programkirîne ji bo vê yekê. سیستمی داتایمان کرد ڕاکێت بە ئینتەرنێت و بە داتای بۆمان دێ جگەلەوە مەسەلەن کەسێک هەیە 8 دەرمانی پێکەوە هەیە دەبێ بەشێکیش ئێمە کارمانەوەیە کە کۆنتترۆل کەین بزانین ئەو دەرمانانە پێکەوە باشن یان نا تۆ کەسێک کە دەرمانی مەسەلەن کەلسیۆم دەخوا دەگەڵ دەرمانێکی کە ئیدیکە هەیە بۆ دەرمان بۆ غودە بەڵێ دەرمانی غودە ئەو دوانە پێکەوە نابێ بخورێ پێکەوە بۆیە دەبێ ئینفۆرماخۆم بدەی بە نەخۆشەکە بڵێ کە ئەو دوانە ئێستا کە مەجبوری بیخۆی دەبێت 4 سەعات ڕاوەسی لە بینیاندا بەڵام بازە دەرمانێکش پێکەوە هەر نابێ بخورێ ئەگە هاتو دیتن دکتورێک لە بیری چۆ یا نەیپرسیوە یا نەخۆشە چۆتە دکتورێکی دیکەوەی دیکە ئاگای لەوەی نییە ئێمە سیستمێکی داتای زۆر باشمان هەیە کە دەتوانی پسی چاولەکەی ئەو دەرمانە پێکەوە چها پێکەوە دەبێت چها پێکەوە نابێ شتێکەیە کتێبێک وەکو قانونی ئەساسی دەرمانە کتێبێکی گەورەیە کە هەموو دکتور و هەموو داروخانە بەکاری دێنێن نەوی هەموو دەرمانەکان بە هەموو چی بڵێن ئەفێکتی زیادی شتی تەسیری خراپەکانی هەموو دەوێدا نووسراوە تۆ هەم لە داتای هەتا هەم کتێبەکە هەیە دەتوانی لەوانە هەمیشە چاولەکەی و یارمەتی وەرگری هەموو دەتوانیەوە کۆنتترۆل بکەیت هەموو جوڕەیەن دەرمانان خودی ناسنامەنە ئەگەر ژمارەیە حەبان di pakêtekê de kêm be yan jî ku şaştiyeke din hebe mirov dikare diriya nasnameyê re bişopîne. Herwiha dermanên ku li dermanxaneyê têne amadekirin di hindir sal û nîvekê de mirov dikare lê vegere bê kî bû ew dermana dirist kiribû û çawa dirist kiribû. سیستمی کۆنتترۆل یەک شت کە لەم وڵاتانە هەر بناغی هەموو شتەکانی دیکە نە تەنیا مەسەلەی داروخانە دانراوە ئەوەی کە سلامەتی و سەکرهێت و گەرانتی هەبێ لە زۆربەی شتەکاندا کە بەشی دەرمانیشدا ئەوە هەیە بە دکتورەوە بە خستەخانەوە بە دەرمانخانەوە بە هەموویان هەوڵ دەدان کە هەمیشە نەخۆش هەمیشە مشتری لە سنترۆم بێ لە دەرەجەی ئەوەڵدا بێ ینی تاکی و سلامەتی و هەموو شتێکی وی لە نەزەر بگیرێ دەرەجەی ئەوەڵدا کە دکتور بە کەیفی خۆی هەموو دەرمانێک نەنووسێکە ئەتۆ بڵێ منەوەم پێخۆشە بۆم بنووسە یاڵە بۆت بنووسێ
یا دەرمانی گراند بۆ بنووسێ هەرزان بنووسە دەبێ مەسەلەوەی کە نەخۆشەکەی تۆ چت پێویستە چ دەرمانێک پێویستە بۆ تۆ چ دەرمانێک باشە بۆ تۆ بتوانانی بکڕی ئەگە هاتو ڕۆژێکی ئەو دەرمانەی تۆ دکتۆرەکە غەڵەتی نووسی ئەگەر لە داروخانەی غەڵەتیاندایەی تۆ دەتوانانی ینی دەستت ئاوەڵەیە شتێکە کە قانونێک تازە تەسویوانێک بۆ پەسەند کراوە دوو مانگ لەوە پێش کە پێشتریش هەبوو بەڵام ئێستا زۆر بە زۆرتر حکوومەت لەسەری دەڕوە ئەوەی کە نەخۆش دەتوانێت هەمیشە و دوای بپرسێتەوە کە مەسەلەن 4 مانگ لەوە پێش دەرمانەکەی غەڵەتیان داوەتێ لێرە یا لە جگایەکی دیکە بتوانن بە سیستمی داتای دەیبینەوە کە ئەو غەڵەتە لە چۆ کراوە کە یەک ئەو نەخۆشە یا ئەو مشتریە بتوانێت ئەگەر سوزانم پارەی بدەنەوە شتێکی بدەنەوە چارەسەریکەن جگە لەوەیەوە کە بۆ نەخۆشی دیکە ئەو مشکلا گەر هاتە بۆ یەکی دیکەش نەیەتە پێشێ gelek cureyên derman bêra çêt hene nabe dermanxane bifroşe kesên dibin 18 salan re. هەوڵ دەدەن ساڵێ جارێک هەموو داروخانەیەک یا تعدادێکی زۆر کۆنتترۆل بکەن دێن دەپرسن مەسەلەن دەرمانەکانمان چۆ ڕدەگرین جگایان گەرمە ساردە چاو لێ دەکەن مەسەلەن دوێن ئەوڕۆ کاغەزمان بۆ هاتۆ کەمە ئەو جگایە کە نیکۆتین دەفرۆشین دەبێ حتمما نووسرا بێ کە من بۆ ژێر 18 ساڵ نافرۆشین لێکە مەسبەرکێت چۆتە داروخانەیەک دیتوانێت ئەو ئینفۆرم ئەو زانیارە نەنووسراوە یا ئەوەی کە ممکنە کەس بنێرن بزانن منداڵێک بنێرن بەو داروخانەی بزانن نیکۆتینی پێدەفرۆشن یاننا بۆیە ڕاستە ئەمە سەر بەخۆین بەڵام هەموو کۆنتترۆل بەسەروانشدا هەیە بۆی کە هەرە و سلامەتی و سێکرهێت و ئەمنیەتی نەخۆش و خەڵک ڕاگیرێ دەرمانجی وەکە هەر تشتێکی زیندی ئەمرێوی خلاص دەبێ ji ber ku pizîşk dermanan ji bo 3 mehan dinivîsîn û eger di hindir 2 mehan de jî bêfirotin pêwîst e bi kêmanî 5 meh ji emrê her dermanekî mabe. هەموو دەرمانێکیش عمرێکی هەیە ئەمە کە دەرمان دەکڕین هەمیشە دەبێت چاوی لەکەین قەراردادمان نووسیوە دەگەڵ و شەریکانێک کە دەرمانیان لێ دەکڕین یا و شەریکانە قەراردادیان هەیە دەگەڵ و شوێنێکە بڵاوی دەکەنەوە کە هەر دەرمانێک بە پێیوە کە تو چەندی بەکاردێنی مەسەلەن 100 دانە حەبە 100 دانە حەبێک کە تۆ ڕۆژە یەک دانەی بەکاردێنی بۆ زەختی دەبێ بەشی 3 مانگ دەکە 100 دانە حەب دەبێت 3 مانگ و 2 مانگیش زیادی کە من هەمە لێرە ممکنە ئەو ڕۆژێکە بۆ من هادا من نەیتوانم بیفرۆشم بۆیە دەبێت 2 مانگی زیاد ینی حەدی ئەقەل ینی مینیمۆم دەبێت 5 مانگی ئەمر هەبێ ئەو دەرمانە بەڵام هەمیشە زۆر زیاتر هەمیشە ساڵێک 2 ساڵ و gavak ku derman li mal dimre mirov dîsa ji dermanxaneyê ravedgerîne û ew jî diriya xwe re dişînine fabrîkê ji bo ku bişotînin. Dermanxane ti carî dermanê firotî venagerînin û gava ku vedgerînin jî ew derman ji nû ve nayê firotin. بەگشتی ئەو ئینفۆرماخونە دەدرێ بە خەڵکی ئەمە ئێستاوەی لێرەم خۆی ئێرەمداوە کەمپانیەک کراوە بڵاو دەکرێتەوە بە هەموو خەڵک کە دەرمانێک کە هەتانە لە ماڵێ بێنن بیدەنەوە بە داروخانەی بە دەرمان دەرمانەکان دەنێەوە و لایلۆنێکی تایبەتی هەیە پۆسێکی تایبەتیە کە دیارە دەرمان چی تێدایە بۆی کە ئەگە هاتن بۆمان هێنامە بزانین چ دەرمانێکی تێدایە هەموو دەرمانێک جگە لە دەرزی کە دەرزی نابێت دێرە هاوێنێک دەرزی شتە هەبێ بۆیە کە ئەو کەسانێک کە خەریکی و دەرمانانە کۆ دەکەنەوە بیان بەن بیان سووتێنن تووشی مشکلە بۆ خۆیان نەبن دێرەی ناوێن باتری سوزانم زۆر کەس دێ ئەوانێکی گوێیان گرانە باتریەکەیان لێرە دەکرن پێیان وایە چونکە لێرەیان کردەوە بۆ ئێرە بێنەوە بەڵام ئەوە شەروەر ناگرن بۆ جێگایەک دیکە دەنا هەموو دەرمانێک دێرەیان داوێن دایان دەربێ ئێمە کارتۆنێکی گەورەمان هەیە ئەمەتیان داوێن خەڵک زۆر دەیهێنن یانی ئەمە حوتوی 2-3 دانە کارتۆنی گەورە دەتوانین بڵێ 40 کیلۆ 50 کیلۆ دەرمانی کۆن کۆیان دەکەینەوە دەگەڵ ئەو کەسانێکی دەرمان بۆ ئێمەدەن دەگەڵ خۆیان دەیبەنەوە پلۆمبێرا دەبێتسی پلۆمبێرایان دەکەن جوان دەیان بەستن کە لە ڕێگاش کەس حەقینە ببیکاتەوە دایان بن لە مرکزێکی لە شوێنێکی لە سوی دایان سووتێنە دەرمانی کۆن لەوانەش عمریشی ما بە دەرمانەکە بەڵام چونکە کابرا مشتری بەکاری ناهێنێ تۆ حەقت نییە ئەوەی بفرۆشیەوە ئیجازە نی دەرمانەگە لە ئاپوتێکی یەک تۆ چۆ دەرێک مشتری چۆ دەرێ و هاتەوە تۆ حەق نییە وەریگری وەری ناگرینەوە بە خاتری ئەوەی کە هیچ تۆ دەبێ گارانتی بکەی 100% کە ئەو دەرمانە هیچ مشکلێکی نەبووە مشتریەکە چۆتە دەرێ هیچی لێ نەکردو دەوانەش هیچی لێ نەکرد بەڵام هەر بۆیە کە لە 100,000 نەفەر یەک نەفەر شتێکی لەو دەرمانەی کردبێ و کەسەکە
تووشی مشکلە بێ و بیفرۆشیەوە بۆیە بە هیچ زۆر دەرمانی کە بەڕاچێت فرۆشراوەتەوە وەری ناگرێەوە گە لێرە ڕۆشتە دەرێ. ڕەفیقێکمان هەیە برادێک ئەوە ئەو کارانە دەکە دەرمانەکان هەموو لێرە دەکەین و تێیانداوێ. هەموو دەبەسترێ حەوتوی سێ تا 4 دانەی ئاوا بەڕێ دەکەین. جگە لەو دەرمانانە شتێکی دیکە هەیە ئەوانەی کە ئینسولین و دەرزی شتە بەکاردێنن کتم دێرەدا تێکەڵی وانەی ناکەین بۆ وانە شوێنێکی دیکەمان هەیە لە پشتەوەی لەلایەن بەلەدیەوە شارداریش ئەوانەی کە دەرزی شتیان هەیە کە بەکاریان هێناوە ئینسولینی شتە کە نابێدەنێ ئەوانەی هاوین ئەو شتانەمان بۆ دێ ئەمە بەلاش دەیدەین بە خەڵکی دێرەیان دابێن سەرەکانیان چاک دەبەستن ئیتر هیچ کەس ناتوانێت خۆی بریندارکە یا مشکلێک بێتن دواییان هێنەوە بۆ ئێمە دەگەڵ ئەو دەرمانە کۆنانەی دیکە بەڕێیان دەکەین. نەمانە مۆنۆپۆلە دەولەتێ لەسەر دەرمان فرۆشیە gelek tiştên baş û xerab xwe re anîn. Dermanxane rengîntir bûn, xizmetguzarî zêdetir bûn, saetên vekirinê bîtir bûn û di hindir 2 salan de jî jimareya dermanxaneyan 34% bilindtir bû. û gelek kes dibêjin dermanxane ne tenê cihê çareserkirina nexweşiyan e. Ew cihê rêlêbirîna nexweşiyan e û ji ber wê jî pêwîst e jîngeha nav dermanxaneyê dilê mirovan bibijînê xwe. هەتا 3 ساڵەوە پێش وڵاتی سوێچێک لەو 3 وڵاتی دنیای بوو کە تێیدا مۆنۆپۆل هەر بەردەوام بوو لەسەر دەرمانخانەکەەوە تەنیا حکوومەت حەقی هەبوو کە ساحەبی دەرمانخانە بێ. دوای کە بڕیاردرا کە هەم تاکە کەس خەڵک و هەم شرکەتی گەورە دەتوان ئەوە بکەن. بەڵام ئەو سەردەمە تەسمیم گیرا کە حکوومەت بە تەواوی بێبەش نەبێ یا پاشەکشە نەکا لەوەی کە ساحەبی داروخانە بێ دەرمانخانە بێ بەڵکو بەشێکیش لە دەرمانخانەکانی سوێد هەر لە ژێر سەیتەرە و چاوەدەری حکوومەتدا بێ. بۆیە ئەو وەختی ئەو کات 929 دەرمانخانە هەبوو لە سوێدێ کە لەم 329 دەرمانخانەیە 365 دەرمانخانە هەر دەوڵەت بۆ خۆی بەدەستیەوە گرت باقی ئەوان دیکەش کە تقریبەن دەکاتە 600 یا 550 دەرمانخانە لە بینی 3 شرکەتی گەورە و 2 شرکەتی چکۆڵتر دابەش کران. ساعاتی کاری دەرمانخانەکان کەم و ناکافی بوو. یعنی ئەگە ئێستا مقایسەی دەکەی مەسەرەن ئێستا دەڵێن بە نیسبەت ئەو سەردەمە 10 ساعات ئاپوتەکان زۆرتر ئاوڵن. ئەو سەردەم ئاپوتێک بە نسبەت 43 ساعت ئاوڵە بوو هەر داروخانەیە 43 ساعت ئێستا لە هەفتەدا ئاوڵە بوو ئێستا 53 ساعت لە هەفتەدا ئاوڵەیە یعنی زۆرتر لەوە بووە. ئەوڵان مشتری دێجاری وایە 10 دقیقە 20 دقیقە دەوەستێ. یعنی تۆ فکر لە بکەوتێتە جگایەکە نورەکەی وانە ئەنی خەڵک خواخواتی بێت و بڕوە شوێنێک نییە کە تۆ پێت خۆشە بێت تاوێک ڕاوەستی لەوێ. دەزان ینی ئەوە بە تایبەت تۆ بتەوێت لە شوێنێک خەڵک ڕابکێشی ینی خەڵک تەرغیب بن بۆ ئەوەی کەشتی خوان وە بینن تۆش ئەو شتانێک کە تۆ پێدوایشتی مهم من بەشێکی لەوانە بە جوانی و بە نور و بە ئەوشتان دەکرێت کە تۆختێک ئەوان نەبێ خۆ مشکل ساز دەبێت. برابوونا مۆنۆپۆلێ را تشتێن نەباشی هاتن. یەک جوان ئەوە کو هەر دەرمان و هەردەم لە هەموو دەرمانخانەیان پەیدا نابێ. دەرمانخانە وان دەرمانن کو زوو تێنە فرۆتن تینن. نەمانە مۆنۆپۆلە دەولەتێ لەسەر دەرمانفرۆشیە ئالیە وین خراپ جی هەنە. برێ سیستێمەکە هەفبەش ناوبەرە هەموو دەرمانخانەیاندا هەبوو ئەگەر دەرمانێک لە دەرمانخانەیەکی تنەبا مەرادکاری بوو بزانیوال کیژان دەرمانخانە ئەو دەرمانە پەیدا دەبێ نها ئەو سیستێمان نەما. ئەف سیستێمە هانە باشە کومە بەحث کری دشەف و ڕۆژێکیدا لە وڵاتێمە جێبجێ نابێ. لێ بە هەر حاڵ پاراستنا تەندروستی و ژیانە هەموڵاتیان بەرپرسیارە دەولەتەیە.